ئازان و خۆشەویستانی کورسات لە هەر شوێنێک بینەری ئێمە جوانترین سڵاوتان لەبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. 15 ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەند و پێشمەرگا محەممەد جەزا تێدەپەڕێت. ئەو دەنگەی بۆ هەمیشە لە دڵ و دەروونماندا بە زیندوی ئەمێنێتەوە. ئەمڕۆ ئێمە لێرەین لە تەلاری هونەر کە عاشقانی دەنگی هونەرمەند و پێشمەرگا محەممەد جەزا هاتبوون لە تەلاری هونەر. خەڵکێکی زۆر هاتبوون بۆ کۆنسێرتەکەی کە تایبەت بوو بە یادی 15 ساڵەی کۆچی دوایی هونەرمەند و پێشمەرگا محەممەد جەزا. تیپی مۆسیقای سلێمانی لە ڕۆژی جیهانی میوزیک با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات کۆنسێرتێکی شایستە و پڕشکۆیان ساز کرد، ئامادەیان کرد لە تەلاری هونەری شاری سلێمانی بۆ یادی 15 ساڵەی هونەرمەند محەممەد جەزا. و ئێمەش ئەم ئێوارەیە کورسات مەگەزینمان هێناوەتە سەر ئەو ستەیجەی کە کۆنسێرتەکەی لێەوە پێشکەشکرا، گفتوگۆکەین لەگەڵ هونەرمەندانی بەشدار بوو میوزیسیانان کە باسێکەکەین یان گوزەرێکەکەین بە ژیانی هونەری هونەرمەند محەممەد جەزایە. سەرەتای بەرنامەکە دەستپێک ئەچمە لای هونەرمەند هونەر محەممەد جەزا، کوڕی هونەرمەند محەممەد جەزا. زۆر بەخێوی کاک هونەر سڵاو دەبێ ئەم کاتەوە باش. ئەرکت کێشا سوپاس بۆ تۆ. هەروەها مامۆستا گۆران حەمە بەرپرسی هونەری تیپی مۆسیقای سلێمانی. سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. زۆر بەخێر بێ. سڵاو لە هەموو لایەک. مامۆستا هونەر لای بەڕێستەوە دەست پێ بکەم. بەڕێزت وەکو کوڕی هونەرمەند و پێشمەرگا محەممەد جەزا وەکو بنەماڵەی هونەرمەند ئەم کۆنسێرتە چمانایەکی تایبەتی هەیە بۆ ئێوە؟ سپاسیێواکەین ئێوارەتان باش. لێرەوە ئەمەوێت سڵاوی محەممەد جەزا بگەینم بە تەواوی گەلی کورد. چاوی یەک بە یەکتان ماجەکەم بۆ ئەو خۆشەویستەی کە بە محەممەد جەزاتان بەخشیوە. ئێوارەیەکی ئاوا کە ئەم خۆشەویستانە کۆبوونەتەوە لە شەوانیجێکی یادا کە ئەمە یادی خۆشیە، یادی هونەرە. بەڕاستی جێی دڵخۆشیە و من خۆشحاڵم بە فەخر و شانازیەوە کە ئەمڕۆ لێرە ئامادە بووم. داواکارم ئێمە یادەکانمان بە جوانی بکەینەوە، بەتایبەت ئەو هونەرمەندە ئازیزانەی کە ئێمە لە ژیانی ئێمە هەنوو نەژماون با یادەکان بە جوانی و بە پیرۆزی و بە ئەکادمیانە شتەکان بکەین، ڕێزیان لێ بگرین بۆیەوەی داهاتوومان بتوانن ئیسفادە و سوودێک لەو هونەرمەند کەڵە هونەرمەندانە وەرە بگرن و ڕێچەی ئەوان بەرنەدەن و ئەو ڕێچکە کوردیە کە مۆری کوردی پێوەیە بمێنێتەوە. دەستی خۆش بێت کاک هونەر. مامۆستا گۆران سڵاوت لەبێت. ئەزانم زۆر ماندوویت، ماندوو نەبی، دەست و چاوت خۆش بێت. خەڵک هاتوۆتە ناو هۆڵەکەەوە هێشتا ناڕۆن، کۆنسێرتەکەنی ساعتە تەواو بووە. ئەم کۆنسێرتە کۆنسێرتێکی زۆر جوان، کۆنسێرتێکی شایستە بۆ یادی 15 ساڵی هونەرمەند و پێشمەرگا محەممەد جەزا. چۆن بیرتان لەم کۆنسێرتە کردەوە؟ سەرەتا سڵاو لە کورسات بەڕاستی ئەوانش ماندوو بوون لەگەڵمانە. ئەوەی کە ئێمە زۆر ئەمان بەستێتەوە ڕاستیکەلەتی مۆسیقای سلێمانی ئێمە بە بەردەوامی لەبەروی ئامانجە سەرنجەکەی ئێمە هیچی مۆسیقای سلێمانیەوەیە کار بکەین لەسەر ڕەسەنایەتی. یەکێکە لە هەرە هەدەفەکانی ئێمە لە تیپ مۆسیقای سلێمانی. بۆیە بە بەردەوامی ئێمە هەندێک جار هەیە لای خەڵک بۆ ئەزانن تی مۆسیقای سلێمانی بە جۆر لە جۆرەکان کە ئەیبیسی ئەڵێن وەستاوە. من ئەوە زۆر بێت بە توندی ڕەدەکەم، چونکە تی مۆسیقای سلێمانی بواری پێ بدرێت بەڕاستی کاری زۆر گەوراکە. ئەوەی کە ئێمە ئەم بیرۆکەیەمان داڕرت سەرەتا ئەوەی کە زۆر جەختێک کردەوە لەسەری دکتۆر عادل و کە سەرۆکی تی مۆسیقای سلێمانیە. بەڕاستی ئەو بیرۆکەیە هەم بۆ هونەرمەند محەممەد جەزا هەم بۆ هونەرمەندانی کە خزمەتی هونەری کوردیان کردووە لەم شارەیە، ئێمە بە بەردەوامی ئەمانەوەی یادی ئەو هونەرمەندانە بکەینەوە بۆی هیچ نەبێت جەخت بکەینەوە لەسەر هونەرەکان لە ناو ئەم جیلە تازەی ئێستاە. بەڕاستی چونکە هونەری ئەوان نەمرە، زیندووە بۆ هەموو سەردەمێگە بێت. بە تایبەتی ئەوان ڕەسەنایەتیەکەیان زۆر پاراستووە، هەم بە تێکست، هەم بە میلۆدی، هەم بە چڕینی دەنگەکە و دەنگیشان دەنگی تایبەتە. بەڕاستی بە تایبەتی عەفو محەممەد جەزا. ئەوەی کە ئێمە تەقدیممان کرا میوارەیە بەڕاستی بەشێکی زۆر کەمی ئەو شاکارانەیە کە کاک محەممەد جەزا کردوێتی. ئەوەی کە بینین ئێمە لە شاخ کاریگەری گەورەی کردوتە سەر خەڵکی کوردستان، کاریگەری گەورەی نەتەوەیی کردووە، کاریگەری نیشتیمانی زۆر گەورەی کردووە کاک محەممەد جەزا، هەم بە سرودەکانی هەم بە لاوانەوەکانی. دەنگی کاک محەممەد جەزا بەڕاستی ئاوێتەیە بە شاخ بە شار
بە کەڵچەر بە ڕەسەنایەتی یعنی ئەتوانی پێناسەیەکی زۆر گەورەی بۆ بکەی بڵێ حەمەد جەزا بریتە لە هەمووی بریتە لە هەموو ئەو هونەرەی کە بازەکرێ هەم لە تێکسەمی لە میلۆدی هەم لە ڕەسەنایەتی هەم لە کللتور هەموو شتەکانی پاراستووە بۆیە زۆر بە شایستەمان زانی بەڕاستی کاک حەمەد جەزا پێویستە یادی زۆر گەورەی بۆ بکرێ ئەمەی کە زیاتر هانی داین و ویسمان لە ڕۆژی گیانی مۆزیکە چکە بەڕاستی کاک حەمەد جەزا خۆی ئەگەر جوان سێر بکەی بریتە لە مۆزیک چکە هەموو شتەکانی تەرخان کردبوو بۆ هونەر هەم لە شاخ هەم لە شار بۆیە بیرۆکەکە ئاوا داڕێژرا و دوجار ئێمە کۆبنەوەمان لەسەر کرد هەموو ئەندامانێتی مۆسیقای سلێمانی ئەو بیرۆکەیان زۆر زۆر پێ باش بوو و لە داهاتووشە ئێمە بیرۆکەمان هەیە بۆ هونەرمەندەکانی کەش ئەوانەی کە کۆچکردوون و ئەوانەی کە بە شێوەیەکی گشتی لە ناو خەڵکان بەڕاستی ئەو گەنجانەش کە بانگمان کردن بەڕاستی ئەوانەی کە توانایەکی دەنگی باشیان هەیە وە کاگونەر هەر باز ناکرێت لەبەرەوەی کوڕی کاک حەمەد جەزایە و هەر ئەگەر هیچ نەبێت تۆنی دەنگی لە تۆنی دەنگی کاک حەمەد جەزایە بۆیە ئەو شایستەترین بوو کە یادی بکاتوانێ بەڕاستی هەم بۆ خۆیان هەم بۆ بنەماڵەکان هەم بۆ مۆسیقای سلێمانی هەم بۆ شاری سلێمانی ئەوانی کەش گۆرانی بێژە گەنجەکانی کەش بەڕاستی ئێمە ڕاستیەکەی نەمانەویست ئەو کەسەی کێت گۆرانیکی کاک حەمەد جەزا ئەڵێتوانێ بیوێ لاسایی بکاتەوە یاخود بیێ وەکو ئەو بیڵێ چکە بەڕاستی کاک حەمەد جەزا هەر یەک دانایە و کەس ناتوانێت بێت تا کاک حەمەد جەزا بۆیە بیرۆکەکە وا بوو ئێمە ئەگەر گەنجانی تر بینین با بە دەنگی خۆیان بیڵن بە ئەسلوبی خۆیان بیڵن بەس گرنگ یەک شتە ئەوان میلۆدی و ئاوازەکە بە هیچ شێوەیەک نەشێوێنن بەو جوانی خۆی بیهێڵنەوە و بەڕاستی ئێمە ینی توانیمان بیسەلمێنین لەسەر ستێج کە ئەو گۆرانی بێژانە توانای دەنگیان زۆر زۆر باشە و بە شێوەیەکی گشتیش میلۆدیەکانیان نەشێوان زۆر بە جوانی وتیانەوانێ و هیواداریشم خەڵک بەدڵی بوو بێ بەڕاستی مامۆستا گۆران کەواتە ئەوی پلانتان بۆ دانا بوو پێش کۆنسێرتەکە لە ڕۆژانی پێش دەستپێکی کۆنسێرتەکە تەواو پلانەکەتان وەکو خۆی بوو ئامانجەکەتان بەدەستێنا وەکو ئەوەی کە خۆتان نەتانویست بزەبەتەوە ئەوە پرسیارێکی جوانە ئێمە ڕاستەکەی ئەمانوی زیاتر پرۆڤە بکەین بەڵام دۆخی ئێستای ئابووری خەڵکو و بە زۆرە لە زۆرەکان دۆخی خەڵک تۆزێ ناخۆشە هەندێک لە هونەرمەندمان هەیە بەڕاستی ئیشی دەرەوەکە بەیانیان ئەچێت تا نیوەی شەو بۆیە هەرچەند بیرمان لێ کردوانێ چۆن بیگونجێنین کە هەموو ئەو هونەرمەندانە و هەموو ئەندامانەی سەرێکیەکانی تیم مۆسیقای سلێمانی بەشداری بکەن لە میادەیە چکە بەڕاستی شایستەیە نەک ئێمە کە 30 بۆ 35 کە زینە سەر ستیج شایستەیە میهرەجانی گەورەی بۆ بکرێ بۆ ئەم هونەرمەندانە بە تایبەتی کاک حەمەد جەزا بۆیە بیرۆکەکەمان ئەگەر بڵێم تموحی ئێمە تموحمان زۆرە هونەرمەند تموحی زۆر زۆر گەورەی هەیە ینی دایمەن کە بیرە کاتەوە ئەڵێ بەخوا هەر ئەڵێ ماوێتی هێشتا هەر ماوێتی اینجا ئێمەش دایمە هەروواڵین هەرڵین ماوێتی بەڵام بەڕاستی لە ماوەیەکی تقریبەن ئاوا 10 ڕۆژێکە بۆ 12 ڕۆژێکە بەڕاستی من دەستخۆشی لە هەموو ئەندامانێتی مۆسیقای سلێمانی ژەکەم دەستخۆشی لەو گەنجانە ژەکەم وانی کە بەشداریان کرد بە گۆرانی وتن لەبەرەوەی زۆرمان دووان کرد بەڕاستی هەندێک لە برادرانی ئێمە لە ئەندامانێتی مۆسیقای سلێمانی بە جۆرەکان وازیان لە ئیشەکەیان هێناوە ئیجازەیان وەرگرتووە سوزانم ڕێکیان نەخرد لەگەڵ جەدۆلەکانی ئێمەیە بۆیە ئێمە لە 20 مانگە وانێم 29 زۆر بەهینەوە بە حەماسەوە تەمرینمانە کرد چکە بەڕاستی ئەمانویست شتێکی جوان بکەین چکە هونەری کاک حەمەد جەزا هونەرێکی جوانە بۆیە نەمانویست شتێکی وا بکەین بەڕاستی بێ بە لەکەیەک دەستان خۆش بێت کاک هونەر بێم وەلای بەڕێزت هونەرمەند حەمەد جەزا هونەرەکەی بۆ خەڵک بوو باشە خزمەتەکەی لە شاخ لە پێناو خاک و لە پێناو نیشتیمان و لە پێناو خاکی کوردستان بوو خۆشەویستی خەڵک ئەمڕۆ ئەوەتان تیابینیەوە کە خۆشەویستی خەڵک چۆنە بۆ هونەرمەند حەمەد جەزا و ئایا ئێوە چۆن درێژە بە ئەو ڕێگەیەی هونەرمەند حەمەد جەزایە دەستخۆشیە من پڕبەدڵ پێم خۆش بوو کە ئەم شەو ئەو کۆمەڵە میوان لێرە ئامادە بوون بۆ گوێگرتن لە کارەکانی حەمەد جەزا من کە باوکم بەجێ هێشتین دوای ئەو زانیم کە باوکم چەند خزم و کەسوکاری هەیە ئێستا هەموو تاشیشی کورد بە کەس و خزمی نزیکی خۆم ێزانم ئەوە خۆشەویستیە ئەوە
بە هیچ شتێکی دروست نابێت ئەوە هەڵقوڵاوی خەڵکە خۆشەویستی حەمەجەزا وای کردووە ئەو خەڵکی ئاوا خۆش بێ و ئەوان ژوا خۆشیان بێت و بەو شێوەیە بە لە ڕۆژەشی ئاوا خەڵک ئامادە بێت بۆ جێگرتنی لە مادەکانی لە بەرهەمەکانی کە لە ڕابردووە وتراوەتەوە. بەڵێ دەستی خۆش بە کاکنەر پێش بەرنامەکە باسێکی جلوبەرگەکەم کەتم کرد بەڕاستی زۆر جوان و بەلامەوە پێم وتیم جلوبەرگە پیچەیە باسی جلوبەرگە جوانی جلوبەرگەکەم کرد بەڵام خۆت باسی ئەوت کرد کە هیچەیە فەرمووی ئێستا باسیکە. بەڕاستی باوکم دایم جوانفۆش بووە حەزی زۆر لە جلوبەرژی کوردی کوردەواری شاڵ خۆی زۆر مرەتەبە گۆڕی ئەم شاڵانەی کە لە هەموو یادەکانە کە بۆنی باوکم پێوە بێت من جلەکانی باوکم لەبەرەکەم لەبەر ئەوە جوانترین و گەورەترین دیارە بۆ من کە بتوانم بۆنی ئەوم لێ بێت. ماشەڵڵا زۆر لێ جوانە و لێوەشەوەتەوە دەست خۆش بێت. مامۆستا گۆران ژیانێکی سەخت و خەبات و پێشمەرگایەتی تا چەند کاریگەری هەبووە لەسەر هونەرەکەی هونەرمەند و پێشمەرگە حەمەجەزا؟ ڕاستی ئەگەر جوان شیکاری بکەین بۆ دەنگی کاک حەمەجەزا ئەوەی کە لە شاخ وتوێتی توانین بڵێن زۆر تایبەت بووە بە هونەری بەرگری ینی بە بەردەوامی ئەو ورەی خەڵکی بەرز کردوەوە بەردەوامی ورەی پێشمەرگەی بەرز کردوتوانێ بەڕاستی میلەتی کورد داماو بووە میلەتی کورد کاتی خۆی هەمووی غەدری لێ کردووە چەندین وڵات داگیری کردووە کاک حەمەجەزا توانیوێتی ینی من ئەوە گرنتی ئەدەم و ینی شایەتی بۆ ئەدەم چکە من کاتێک گوێم لە دەنگی کاک حەمەجەزا بوو بە مناڵی لە ساڵانی هەشتاکانە کە گوێم لە دەنگی ئەوە بوو حەزمە کرد هین بم ینی ئەوە پاڵنەرێکی زۆر گەورە بوو حەزمە کرد ئەسمە پشمە دەرەوە دەستکەم بە شۆڕشکردن چ بەڕاستی دەنگی ئەمەندە بەهین بوو ئەو نەپاڵی پێوە ئەنای بە جۆرێک لە جۆرەکان کوردستانی بازە کرد کە توێ ئیتر بەڕاستی هەموو شتەکانی بیری خسیتوانێ هەموو ئەو معاناتانی بەسەر میلەتی کورد و بەسەر نەتەوەی کووردا هاتووە بیری خسیتوانێ بۆیە جۆرێک لە بەرگری و تۆڵەیەک لە لەشی ئینسان و لە مێشکی ئینسانە دروزە بوو جا ئەمە وای کرده و کە هاتە سەر ئەوەی کە ئەن و ئەدی با گوێیەک لە گۆرانێکی کاک حەمەجەزا بگرین یەکسەر بیری ئەوە دەکردەوە ئەبێ من چەکەم لە شانابێ یەکسەر ئەبێت چەکەڵگرم و بچم بۆ شاخ و ئیتر دەستکەم بە شۆڕشکردن و ئەبێ میلەتە ڕزگارکەم بەڕاستی جا ئەوە بەڕاستی یەکێک بوو لە خستەتە هەرە تایبەتەکانی کاک حەمەجەزا و لە کەم هونەرمەندی گۆرانی بێژایە بەڕاستی ئەو جۆرە ڕاکێشانە بۆ ناو ناخی تاک کاک حەمەجەزا کە گۆرانی وت بەدەست خۆت نەبوو ینی ئەچۆ ناو خەیاڵتەوە چۆن ناو ناختەوانێ ئەی بردی بۆ شوێنی کە ئەی بردی بۆ خەیاڵی کە هونەریش خۆی لە ئەسڵا هونەری مۆسیقاش لە ئەسڵا خەسڵەتە هەرە گەورەکەی ئەوەیە کە ئەو بابەرە و خەیاڵ بەڕاستی ئەمڕۆ خەیاڵی پێیتەوە زۆر بەڕاستی زۆر چونکە بەڕاستی گەنجەکان ئەم گەنجانەکە گۆرانەکە کاک حەمەجەزا وتووە ینی ئەگەر بڵێم ڕاستە وەکو کاک حەمەجەزا ئامادەبوانیش لەگەڵیانە ئایان وتەوە بالضبط بەڵام ئەم گەنجانە بەڕاستی توانایکی باشیان هەبوو من ناڵێم وەکو کاک حەمەجەزا چکە بەڕاستی یەکەم جاری ژوتم کاک حەمەجەزا هەر یەک دانە هەیە کەس نابێت بەو بەڵام ئەم گەنجانەش بەڕاستی توانای باشیان هەیە و لە شاری سلێمانی و لە کوردستانە توانای زۆر باش هەیە بەڵام لەوەچێ دەرفەت نەبێت لەوانەیە لەم جۆرە یادانەیە یا لەم جۆرە کۆنسرتانە فرسەتیشی بچووکیان بۆ هەڵکەوێ بتوانن هیچ نەبێ هەندێک لەو گۆرانانە بسەڕن. بەڵێ کاکوونەر بێم وڵای بەڕێزت پلانتان نییە وەکو بنەماڵی هونەرمەند حەمەجەزا تەواوی گۆرانیەکان تەواوی بەرهەمەکانی هونەرمەند حەمەجەزا کۆ بکەنەوە هەر لە ساڵی 1968 کە یەکەم بەرهەمی تۆمار کردووە هەتا کۆتا بەرهەمی وڵا کردوشمانە نەک بەتەماین ئەو لە کۆمەڵێکمان کۆ کردوێتەوە و کۆمەڵێک کۆکراوەوە بەڵام تەواوی بەرهەمەکان کۆکراوەتەوە بەرهەمەکان کۆنە لە هەندێکیان ناڕێکن حەزەکەم بە شێوەیەک بێت کە بتوانین پاشیان کەینەوە بە پێویست بیبیستێت کارێکی باشیشمان بۆ کردو و بەردەوامە بین دەستان خۆش بێت لەشتان ساغ بێت هیچ گۆرانیەکی تۆمار نەکراوی هەیە ئامادەی کردبێت تۆماری نەکردبێت بەڕێزت ئیشی کاری لەسەر بکەیت بەڵێ وڵا نەک کاری لەسەر بکەم بەڵام یەک دوو شتی کۆمەڵێکن لە ڕاستیدا بەڵام هەندێکیان تۆزێک سەختە ئیشی لەس پاکرێتەوە یان چاک بکرێت بەڵام بە ئومێدی ئەوەی کە هەندێک کەس هەن ئێستا بەڕاستی لە مەسەرەی تەکنیکەوە زۆر بەتوانان
بزانم لە ڕێی ئەو لە ڕێگای تەکنیکیشی باشکاری و بتوانین ئەو دەنگە باشکەین و ئاوازێکی بکەینەوە بەبەراو بە مۆسیقایکی جوان دای بڕێژینەوە و بە دەنگەکەی خۆی ئەسلی خۆی چکە بەڕاستی نامانەوەی دەستکاری دەنگەکە خۆی بکرێت ئەوە گرنگە چی بۆ هونەرمەنددارانی کە گۆرانەکانی هونەرمەند حەمەد جەزاڵێنەوە من چاویان ماجەکەم بەردەوام بن گرنگەوەیە هەوڵ بدەن گۆرانیەکە لە قاڵبی هونەریەکەی خۆیان بیهێڵنەوە ئاواز و هۆنراوە نەشێوێنن بۆ نەچێتە قاڵبی بزنسەوە تیجارەتەوە بە لە هونەری و لە جوانکاری هونەریەکەیان بمێنێتەوە من چاوی یەک بێشان ماجەکەم ئەو گەنجانی کە ئەیانوێت گۆرانی حەمەد جەزاڵ دەست خۆش بە کاک هونەرەگەرم وڵای بەرەزت مامۆستا گۆران دواپەیامی بەرەزت وڵی من زۆر بە کورتی پەیامەکەی کاگونەرەکەم بە گشتی ئەڵم بۆ هەموو ئەو هونەر گۆرانی ڕەسەنانە یاخود مۆسیقا ڕەسەنانەی کە لە کۆنا وتراوە هەوڵ بدەنم گەنجانە کە کاتێک کاری لەسەرەکەوانێ نەیشێوێنن ینی مۆرکە سەرچەکەی بهێڵنەوانێ ویسیشم ئەوە تەداخل لێ بکەم بەس نەمکرد لەوەی خلقسەکانی کاگونەرە یەکێک لەو گۆرانانەی ئەمڕۆ لە کۆنسەرتەکە تەقدیم کرا ئەوەیە تەنها یەک ئامێری موزیکی لەگەڵە کاک حەمەد جەزا ئەو خۆی وتوێتی ئێمە بە جۆرە زۆرەکان ئەڕێنجمان کردەوە کاکزانای مەحموژار بە سوپاسەوە بە دەستخۆشیەوە ینی مۆسیقاکی جوانی بۆ داڕشتە بوو دەستان خۆش بێت نمونەتان زۆر بێت سوپاس بۆ ئەو کاتی بە ئێمەت بەخشی سوپاس بۆ بەڕێزیشت کاک هونەر گۆرانێکمانەوێت بەڵام دوای گۆرانێکە بینەران لەگەڵمان بمێنەوە پشوویکی کورد وەرەگرین و بەردەوامی لەگەڵتان کاک هونەر چ گۆرانێکمان پێشکەشەکەی فەرموو وڵای گۆرانیمان پێشکەش کرد پێشکەشتان کردین بەڵام ئێمەش گۆرانێکمانەوێت بۆ مەگەزین من داوای بکەم یان ئەزانم داوای مەڕۆ مەڕۆ بابە مەڕۆ 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 بابە مەڕۆ بۆ جێمان دێڵی تاکە ژیان بەرینە سەر هەروە بەوێڵی مەڕۆ مەڕۆ بابە مەڕۆ بۆ جێمان دێڵی تاکە ژیان بەرینە سەر هەروە بەوێڵی تاکەی غەمی ئەم میلەتە بکەینە باش تاکەی لە سۆزی باوشێتی ئەمان کەی بێبەش ئاوای ئەمان کەی بێبەش دەنگت نەڕزێ دووبارە سڵاوتان نەبێت لەم بەشەی پرۆگرامی کورسات مەگەزین بۆم ئێوارەیە دوو میوانی دیکەم لەگەڵاویش هەرێک لە بەڕێزان دکتۆر عادل محەممەد سەرۆکی تیپی مۆسیقای سلێمانی و هەروەها هونەرمەند حەمید عوسمان سڵاوتان لێبێ و کاتتان باش مان بورن زۆر ماندوون ماندووترتانەکەین دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوە دکتۆر جان سەرەتا لای بەڕێز دەست پێ بکەم باسێکی کۆنسەرتەکەم بۆ بکەیت باسێکی یادی 15 ساڵەی کۆچی دوایی هونەرمەند و پێشمەرگە حەمەد جەزا بۆ بکەیت یادێکی شایستەی بۆ کرا کا حەمەد جەزا کە سەیریەکەی شاکارەکانی بەرهەمەکانی هەروەک لە وتارەکەشە ئاماژەم پێەیە لە مدە بە تەمای ئەوەم کە توێژینەوەیشی لەسەر بکەین سەیرەکەین کۆمەڵێک بەرهەمی هەیە هیچێکە لە هونەرمەندانی بەخشی زۆرە ئاماژەم پێ 190 بەرهەمی تۆمارکراوی هەیە ئەوەی کە لەبەر دەستایە ڕەنگە چەندین بەرهەمی تریژەوێ کە تۆمار نەکرابێت لەمانە تقریباً 88 بەز مەقامە باقێکی تری اینجا جگە لەوە کاکەم بیرمان نەچێ حەمەد جەزا تەنیا گۆرانی بێژ نییە تەنیا دەنگێژ نییە کە لەسەر مەسەلەی دەنگا دوایی یێنە سەر هەڵسەنگان لێ بۆ دەنگی حەمەد جەزا ئاوازدانەرە زۆری ئاوازەکانی خۆیەتی لەگەڵیشە شاعیرە تەماشاکەی زۆرێک لە گۆرانەکانی هینی خۆین شعری خۆیەتی ئاوازی خۆیەتین لەگەڵیشە تێفکرینی هەبووە کە ئاوازێکی داناوە شعرێکی لە بەردەما بووە بیری لێکردوێتەوە کە بیری لێکردوێتەوە جوان دایڕشتووە هەتا ئاوازی مەقامەکانیش کە دایناوە ئەمە ئەومان پێڵێ کاکە حەمەد جەزا خاوەنی دەنگ و ستایلێکی تایبەتی خۆیەتی خاوەنی سەبیەکی دەنگی خۆیەتی دەنگی لە دەنگی کەسی تر ناچێت لەگەڵ ئەو هەموو بەرهەموو شاکارە و نەڕشیکە پێیوتێ
شتێکی تر لە کاحەمە جەزایە ئەوە باسی شێعرمان کرد میلۆدیەکانی شتێکی تر لە کاحەمە جەزایە ڕازگۆییە سەدقە لە هونەرەکەیە سەدقێکی باڵا لە هونەرەکەیەتی باسی ئەوەم کرد حەقە کاحەمە جەزا نایی بنین گۆرانی بێژێکی واقعیە لە ڕێی چەند بەرهەمێکەوە ڕێبازی واقعی بۆ نمونە ئەگەر خۆی لە ژیانی پێشمەرگایەتی و خەباتانە وایە گۆرانی و کاشی پێشمەرگە دروست نابوو هەم شیعرەکە هەم ئاوازەکەی خۆیەتی کەواتە هەڵقوڵاوی چییە هەڵقوڵای ئەو ژیانەیە کاکە هەمەی تیا بووە بە هەمان شێوە زۆرێک لە ئاوازەکانی تری سێرەکەی لە هەفتەکانە خوشکە لەیلا ئەڵێت باشە ئەمانە کۆمەڵشتن کاکەمە جەزای دایم لە ناو خەڵکا بووە باشە مەعاناتی خەڵکی بۆ تەرجمەکردنی خۆشەویستی و خەڵکەمان ئەمڕۆ بینیەوە دکتۆرمان بینی ئێمە هیوادارین بەڕاستی ئێمە کە کۆنسرتەکە خۆمان کە سەرپەرشتیمان کرد و خۆمان مدەی زیاتر لە ماڵنیوە زیاترە بەرنامە ڕێژیمان بۆ کردەوە بەڕاستی ئێمە خۆمان یعنی وای ئەبینەوە کە هەمە جەزا هێشتا بەڕاستی گۆرانیەکانی یا ئەو شێوازانەی کە وتوێتی هیچی وەکو مەسەلەی ئۆریجیناڵەکە نییە ئەوەیە ئەینەوە بەجووی خەڵکەکەیە هونەرمەندێکە باشە کەسێک کەسایەتیەکە هونەرمەندێکە بەخشێکی زۆری هەیە توانایەکی زۆری هەیە بەڕاستی ئەمە نموزەجێکە من ئاماژەم بەوەیە لە 100 مەقام و گۆرانی ئێمە توانیمانە 12 بەرهەمی بکەین هەی بەرهەمەکانی تری کەواتە ساڵانە ئەگەر یادی کرێتەوە بە کاحەمە جەزا یا بکرێت بە شتێک چەند ساڵ جارێک یادێک بۆیشە لەم کەڵە هونەرمەندانە بکرێتەوە چەند بەرهەمێک بیرێتەوە بەگوێی خەڵکەکەیە و ئەو خەڵکەشمان بینی کە چەند بە پەرۆشەوە کە چەند بە هەست و ویژدانەوە هاتوون گویان لە گۆرانیەکانی ئەگرتووە ئەو خەڵکە چۆن جوین ببوو لەگەڵ ئەوەیە چالاکیی زۆر گەرموگۆڕ و گەرمگۆڕی یا بوو بە شاری سلێمانی ئەمڕۆ بەڵێ خەڵک حەزی بەو شتانە هەیە دکتۆر وایە بەڵێ ئەی چۆن ێ بە دڵنیاییەوە کاکە ئێمە ئەمانە ئەم گۆرانی بێژانە هەوی ئێمن هەویەی نیشتیمانە هەوی نەتەوەکەمانە کاکە هەما مڵکی گەلەکەیەتی مڵکی نەتەوەکەیەتی ئێمە کە شانازی بکەین بۆی ئەو شتێککە هەمانە لایەنی فەرهەنگی ڕۆشنبیریمان هەیە کە شانازی پێوەکەین ئەوە سەروەت و سامانە لە بنەهاتۆکەیەتی باشە سامانی سروشتی بۆ نونە نەوت و گاز سمێنە تەواوێ نامێنێ بەڵام لایەنی فەرهەنگەکەی کامێنێتەوە کە پێناسەی نەتەوایەتی ئێمە دیاریەکە لە ڕوانگەی و سریان دەستخۆش ئەگەرم لای بەڕێزت کاک حەمید چۆن لەوتنەوەی گۆرانەکانی هونەرمەند و پێشمەرگە حەمە جەزا ئەو ڕەسەنایەتی و سۆزەی دەنگی ئەو هونەرمەندە پارێزی سەرتا سپاسانەکەم و سپاس بۆ دەستگای میدیای کورسات چەند ڕۆژێکە یاخود چەند هەفتەیەکە ماندوو بوون سپاس بۆ تیم مۆسیقای سلێمانی بۆ هەموو ئەندامەکانی و بۆ میوانانی کە ژەنیار بوونە بۆ بەڵام ئەوەی مۆسیقای سلێمانی کردی بەڕاستی زۆی زۆر دەستخۆشیە بۆ کورساتی ئازیزیش و هەموو ئەو میوانە بە ڕێزانەش بەخێر بێن کامڕۆ لێرە وجودیانە بوو ئەلبەتە باسی ئەمەم کردووە لە پێشترا من زۆر معجیبی ئەو هونەرمەندە گەورەم کە کاک حەمە جەزایە ئەلبەتە من هەستەکەم و پیاوە مەدرسەیەک بۆ من وەکو حەمید عوسمان وە بۆ ئەو دەنگ بێژانی کە لە سەرەتای دروست بوون وەکو تانەبوون بە گۆرانی بێژ من پێم باشە هەموو ڕەسەنایەتێکی هەموو هونەرمەندەکان نەک کاک حەمە جەزا بەتایبەت هەموو هونەرمەندەکان بپارێزرێت و لە وتنەوەی گۆرانیەکە بەڕاستی بێ زۆر ئاقلانە یاخود وریایانە گۆرانەکان بوترێتەوە باشترە بەبێ شێواندن بەبێ دەستکاریکردن و خۆی بەبێ کە دەستکاری شێوازی وتنەکەی بکرێت چونکە مامۆستا عادل جەنابی زۆر قسەی جوانی کرد لەسەر کاک حەمە جەزا وردەکاری زۆر جوانیە کاک حەمە جەزا زۆر ئەوە بوو کە هەموو شانازی پێوە بکەین و هەم ئاوازدانەر بووە هەم شاعیر بووە هەم پێشمەرگە بووە هەموو هونەرمەند بووە ینی هەم بەڕاستی خاکی خۆشەویستووە هەموو شتەکانی کاک حەمە جەزا زۆر جیاوازتر بووە لە هونەرمەندەکانی تر ئەوانی تریش ناڵم خوانە خواستە خزمەتێکیان نەکردو بەڵام کاک حەمە جەزا هەمیشە زۆر دیارترە زۆر جوانتر لەبەرەوە من وەکو حەمید عوسمان وەکو گەنجێکە تا بمێنم جگە لە ستایلەکەی خۆم کە حەمیدم بەڵام هەمیشە پارێزگاری لە کارەکانی کاک حەمە جەزاکەم دەستی خۆش بێ کاک حەمید دەگەڕم وەلای بەڕێزت دکتۆر ئەو تایبەتمەندیە چییە لە دەنگی هونەرمەند حەمە جەزایە هەبووە کە دووبارە نابێتەوە کە هیچ کەسێکی تر لەگەڵ ڕێزم بۆ هونەرمەندان کاک حەمید کاک هونەر ئەو هونەرمەندانەی تر بەڵام وەکو دەنگی حەمە جەزا وەکو ئەو
تۆنەی کە هونەرمەند حەمەجەزا گۆرانی پێوتووە ناتوانرێت کە بەو شێوەی گۆرانی بودرێت. بەڵێ دوو فاکتەرم باس کرد بۆ گۆرانی بێژی سەرکەوتوو. فاکتەری یەکەمیان ئەوەیە کە بێ و هونەرمەندە دەنگی خۆش بێ و دەنگی لە کەسی تر ناچێت ئەمە یەک دووەم بزانێت چۆن گۆرانیاڵێ. ئەوە زاراوەیەگەیە لە مۆسیقای عەرەبیە پێوترێ ئەدا واتە گۆرانی بێژە بێت دەنگی خۆش بێ مؤەدیش بێ. ئەم دوانە کە ئاوێزانی یەکە بن هونەرمەند بڵێن جۆرێک لەوە هینەوێت بەڵێن شتێک دروسە بێ کە دەنگێک شێوازێک کاڵێنەوە گۆرانی بێژە بەتوانێت. ببرە دکتۆر جان. تەندروست باش دکتۆری سراحەتی خۆت وەرگراگەرە مەڵێ بەڕێزت کاک حەمید لە کاتی وتنەوەی گۆرانەکانی هونەرمەند حەمەجەزایە هەستان چۆن بوو کە بینەرێکی زۆر بینەری ئێوە بوو و گۆرانەکانی هونەرمەند حەمەجەزاتانەوەتەوە ئەوەی کە بینەر بوون عاشقی هونەرمەند حەمەجەزا بوو. وەڵای من وەکو خۆم زۆر خۆشحاڵم کاتێکە ها لە پشتی ئستەیجەکەەوە هاتمە ئێرە بەڕاستی ئەو میوانە ئازیزانم بینی بە جۆش و خۆرج میوانەکان لە هەموو نەوعێکی تیابوو هونەرمەندانی تیابوو شاعیر ڕۆژنامە نووسان خەڵکی ئاسایی خزمان دۆستان ینی بەڕاستی بەڵام تەسەوری ئەو قەرەباڵە غێم ئەکرد بەس بە شێوەی ئەمڕۆ نا بەخێراتی هەموو میوانەکانەکەم بەڕاستی زۆر وایان لە ئێمەکە گۆرانەکان جوانتر بڵێن وایان لە ئێمەکە ئیشی باشتر بکەین. تیم مۆسیقای سلێمانی هەمیشە پێشەنگ بووە لەو یادانەیە بەڕاستی هەموو تیپەکانی تریش هەموو هونەرمەندەکانی تریش من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم. ئەوەی زۆر دڵی خۆش کردم ئەوە بوو کە من لەم یادە گەورەیە توانیم دوو گۆرانی یاخود دوو مەقامیش بپسڕم. ئێمەش بەرهەمانەوێت جان ئێمەش بەرهەمانەوێت ئەی بەسەر چاوت خۆش بێت. مامۆستا قسەی فەرموو داوای لێبوردن نەکەم. دکتۆر جان بمان بورە ئێستا باشی دکتۆر جان بمان بورە. ئیجا ئیتر ئەوە بوو زۆر خۆشحاڵم کە خەڵک تا مەزرۆ جوانە گۆرانەکانە گرت و چاوەڕیانە کرد ئەو هونەرمەندانە یاخود ئەو دەنگبێژانە بێنە ئێرە لێرە گۆرانەکانی هونەرمەندی خۆشەویست مامۆستا حەمەجەزا پێشکەشکەن. ئیتر هەمویان بەڕاستی لەگەڵ ئێمە ئەیانوتەوە لەگەڵ ئێمە ئاوێتەی جەوەکە ببوون. سلێمانی ئەمڕۆ زۆر ڕۆژێکی جیاواز بوو یادی مۆسیقای جیهانیش بوو ئەمڕۆ بەڵام هونەرمەندی گەورە کاک حەمەجەزا لەو ڕۆژە شاوەفاتی کرد جوانترین ڕۆژ بوو. دەست خۆش کاک حەمید. دکتۆر جان ئەگەڕێم وەلای بەڕێزت هونەرمەند حەمەجەزا بوورە قسەکانیش تەواو نەکرد ئەگەر شتێکت ما بێت تەواویکەی دواتر بێمە سەر پرسیارێکی ترم. باسیەوە ماکرد کاک حەمەجەزا ئەم دەنگی خۆش بوو هەموو ئەدێکی چاک بوو و دەنگیشی لە کەس ناهاتوو دەنگی لاسایی نەبوو بەڕاستی جگە لەوە هیچە لە پێکاتەکانی تری گۆرانی شیعرە هەڵەسا جوانترین شێری هەڵەبژار چکە خۆی هەم بڵێن دەستی شیعریە بوو ئیتر لەگەڵ مۆزیسیانانی کە لەگەڵ یابوون ئەو شاکارانەیان بۆ بەجێهێشتوونکایەیە ببورم ئاسایە ماندووی دکتۆر ئەزارم ماندووی دەستی خۆش بێت بمان بورە. بەڵام پرسیارێکی ترم هەبوو هونەرمەند و پێشمەرگە حەمەجەزا خاوەن دەنگێکی خۆش خاوەن هونەرێکی باڵا لەگەڵ ئەوەشە دەستێکی باشی لە نووسینی هۆنراوایە هەبوو و زۆربەی گۆرانیەکان و بەرهەمەکانی خۆی هۆنراوەکەی نووسیوە. ئەکرێت بڵین ئەمە هۆکاری ئەو بووە کە خاوەن ڕێگەیەکی تایبەت بەخۆی بێت. کاک حەمید چ گۆرانێکمان پێشکەشەکەیت چیمان پێشکەشەکەیت؟ وەڵاهی من چیت پێشکەش نەکرد و پێشکەشی کورسات مەگەزینیەکەی؟ زۆر سپاس. وەڵام من مقامێکی پاییزی هەیە گوڵی ژاڵا کە لە هۆنراوی مامۆستا حەمەد ساڵح دیلانە کاک حەمەجەزا بەڕەحمەت بێ جوانی چڕیوە ئەوە مقامێکی عەجەمە کۆپلێکیتان پێشکەشەکەم لە خزمەتان نابووم. فەرموو کاک حەمید. ئەی گوڵی ژاڵە لە گوێت چەند پاییزان ڕەنگت سوورمەیە بۆ دیدەکزان چاوی ئاواتمەوەن
لێکس بووە هەزبرینێکم هەیە دز بووە ئەی داوت ئەی داوت ئەی داوت ئەی داوت ئەی داوت زۆر سپاس سپاس بۆ ئێوەی عزیز سپاس تاکەم لە خزمەتام بۆ دکتۆر زۆر ماندوومان کردن و خۆتان ماندوو بوون دەستان خۆش بێت لەشتان ساغ بێت ئازان و خۆشەویستان کورسان مەگەزینتان پێشکەش کرا بۆم ئێوارەیە کە یادی 15 ساڵی کۆچی دوای هونەرمەند و پێشمەرگە حەمەد جەزا بوو لە تەلاری هونەر کۆنسێرتێکی شایستە تیپی مۆسیقای سلێمانی سازی کرد بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات منش دەرەیە مەڵئاوەیتان لێ یەکەم بەڵام بە وەسفێکی شێرکۆی مەزن شێرکۆ بێکەس کە وەسفی هونەرمەند حەمەد جەزای کردووە حەمەد جەزا پیاوێکی متوربەکراو لە دەرگوێزی پێشمەرگە سەروملی لە پەنجەرەی هونەر و جوانی و ژیانی لە مەقامی سەفەر و پێکەنینی لە بەستەی سەوز و سووری سلێمانی ماڵتە ناوە